خەندەخان سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ ئەم دیدارە و سەرەتاش حەز دەکەم بەو پرسیارە دەست پێ بکەم. ژمارەیەک لە کۆڵینەوەکان نیشانی دەدەن کە گەنج لە جۆرێک پشێوی و لە جۆرێ لە پەرتەوازەیە دەژی. بەڕای جەنابێ ئەم شتە ئەگەر ڕاست بێ بۆ گەنجی کچوو بۆ گەنجی کوڕۆک و یەکە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم چاوپێکەوتنە. هەڵبەتە هەمومان نەزانی گەنج سەرمایەیەکی سەروەت و سامانێکی نیشتیمانیە لە هەموو کۆمەلگاکانە، جا بە هەردوو ڕەگەزەکەیەوە چ ژن چ پیاو. ئەگەر ئێمە جەخت یاخود تەرکیز بخەینە سەر کۆمەڵگەی کوردی، بێگومان کۆمەڵگەیەکی تەواو لەم قۆناغا، کۆمەڵگەیەکی تەواو شێواوە، کۆمەڵگەیەکە فەوزایەکی زۆری پێوە دیارە، ناتوانی لەسەر ئەساسی هیچ لێکۆڵینەوەیەک، هیچ توێژینەوەیەک تۆ هیچ نەتیجە و دەرەنجامێکی حەقیقی دەستکەوێت، چونکە شتەکان بە جۆرێک ئاڵۆزکاون لێک و بە جۆرێک تێکەڵی هەیە، چ لە ڕووی ئابووری، چ لە ڕووی سیاسی، کۆمەڵایەتی، کللتوری. ئەگەر ئێمە باز لە قۆناغێکی پێشتر بکەین و بگەڕینە دواوە جۆرێکەوە، باز لەم قۆناغە بکەین جۆرێکە. من پێم وایە گەنج لە ئێستاە لە کوردستانە بە هەردوو ڕەگەزێکەوە بیست بدووکۆ وایە چۆن تەپەدۆرێک لەسەر شەپۆلێکی ئاو بۆ خۆی ناڕوات، بەس شەپۆلەکە ئەیبا. گەنج ئەمڕۆ لە کوردستان خۆی شتێکی نییە، خۆی پێکهاتەیەکی نییە، پێگەیەکی جێگیری نییە. ئەگەر ئێمە بەراوردێ بە گەنجی کۆمەلگاکانی تر بکەین، بۆ نمونە من کە لە وڵاتێکی وەکو نەروی جەژیم ئەو ڕۆژانە بەرکەوتم هەیە لەگەڵ گەنجا، چ لە ڕووی کارەکەم، چ لە ڕووی تێکەڵی کۆمەڵایەتیەوە، تۆ بە تەواوەتیم جیاوازیە ئەبینی کە گەنج لە کۆمەلگاکانی ترا چ پێگە و لە چه ئاستێکان و ئامانجیان چیەوە بۆچی ئەژین. بەڵام کە سەیری گەنجی کوردستانەکەی هەستەکەی گروپێکن، هەروەکو شانەیە گوان لەسەر شەپۆلێکن، ئەو شەپۆلە بە ئارەزوی خۆی بەم لاو بەولایە ڕێچکەکەیانە گۆڕێ. باشە خەندان خانم، بەڕای جەنابێ کەم تەرخەمیەکە لە کوێدایە گەنجان خۆیان چەند بەرپرسیارن لەم ڕەوشە؟ بێگومان گەنج بۆ خۆی ڕۆڵی سەرەکی هەیە. ڕاستە پەروەردەی خێزان، پەروەردەی کۆمەلگا، یاسا، ئاین، دابوونەریت، کللتور، هەموو ئەمانە هۆکارن لە کۆی گشتی پرسەکەیە، هەمووی هۆکارە، خوێندنگە هۆکارە، تەنانەت دەرگای مزگەوتەکان هۆکارن، ئەو بازاڕ و کڕین و فرۆشتنە هەمووی بەشی خۆی هۆکارە لەسەر ڕەوشی گەنج ئەمڕۆ لە کوردستانە. بەڵام گەنجیش مانای ئەوە نییە گەنجیش بۆ خۆی بێخەم یاخود خەمسار بێ یاخود بەشدار نەبێ لە هۆکارەکە. چونکە سادەترین نمونە بۆ نمونە لەم کۆمەلگایانە شەرماگەر گەنجێک وەکو خۆیان ئەڵێن هۆبیەکی نەبێ، ئارەزوویەکی نەبێ، لە پاڵ خوێندنەکەی خۆ دەبێ ئارەزوویەکیشی هەبێ، دەبێ سەرقاڵ بێ بە شتێکەوە. یان تۆ بەراوردێک کە ئەمڕۆ گەنج لە کوردستانە بە چ جۆرێک تەکنەلۆجیا بەکارێنێ، سیارە چۆن بەکارێنێ، سیارە لەم کۆمەلگایە بە دەستگەنجێکەوە وەسیلەیە ئەیگەێنێ بۆ سەر کارەکە یاخود کاری پێکە. لە کوردستان سیارە وەسیلە نییە بۆ گەیاندن، بۆ ئاسانکردنی کار وەسیلە نییە، بە پێچەوانەوە پۆزە، بە پێی ساڵ و بە پێی ڕۆژ و بە پێی کاتەکان ئەو مۆدێلە ئەگۆڕێ. مهمە چەندێ بگەڕێتەوە سەر کیلۆمەتر سفرێکی سیارە. بەڵام لە هەمان کاتا من هەمیشە وایە بینم، هەمیشە ئەڵێم کۆمەڵگەی کوردی چۆن ئەیانوێ سیارەکانیان کیلۆمەتر سفر بێ، بە تەواوەتی لە ڕووی فەرهەنگیەوە چوونەتەوە دواوە لە سفران بە بڕوای من. ئەمە هەروە بووە یاخود لەنەوەکانی پێشوودا جیاوازە بۆ نمونە ئەگەر 20 ساڵ بگەڕێنە دواوە، 40 ساڵ بگەڕێنە دواوە، هەر بە هەمان شێوە بۆ ئێستا درێژەی هەیە یا چۆن بووە؟ نەخێر، بە بڕوای من ڕەوشی گەنج لە کوردستانە لە قۆناغی جیاوازە بۆ گەر ئێمە بۆ 25 ساڵ تا 30 ساڵ بگەڕێنە دواوە گەنج ئامانجی هەبوو و ئومێدی هەبوو، ئەیزانی لەسەر کام ڕێچکە وە چی ئەوێ وە بۆ کارەکە وە بۆ ئەخوێنێ. بەڵام لەم ڕۆکە تەنانەت خوێندن ئامانج نییە بۆ گەنجێک ئەمڕۆ، چونکە هەستەکەی پەرش و بڵاوی و سەر لێ شێوا و نائیستیقراری لەو کۆمەلگایە ئەوەندە زۆرە، ئەوەندە ناجێگیرە. تۆ کە لەگەڵ گەنجێک تەنانەت قساکەی، من بەبیرم دێکە کە سوکاری ئێمە خانەوادەکانمان کە تەژیعە کردی بۆی بخوێنی کە یوت داهاتوو هەمیشە ئومێدێک و ڕۆشنایەکی یەخستە بەردەمی تۆ لە نەتیجەی خوێندن تۆم دەستکەوتت هەیە. بەڵام ئێستا تەنانەت خانەوادە ناتوانیم ئومێدە با بە گەنجێ لە خوێندنە، چونکە کاتێک کە ئەوێ پێی بڵێ تۆ بۆ داهاتوی خۆت گەنجەکە ڕوبەڕوویە بێت وڵە کام داهاتوو
یەکەمینی کە لە دانیشگایەکی ناتوانم بەدڵی خۆم بخوێنم چ لە ڕووی ڕشتەوە، دوو هەمینی کە ناتوانم بچمە دانیشگا ئەهلیەکان، سێ هەمینی کاتێکیش تەواوی یەکەم ئەبێ بە شوێن سادەترین کارە بگەڕێمە بێ کرێکاری بکەم لەبەرەوە تەنانەت لە ڕووی خوێندنیشەوە ناتوانانی بڵێ گەنج لەم ڕۆژە ئومێدێکی هەیە یاخود ئاسۆیەکی هەیە. گەنج بە تەواوەتی بە شێوە گشتێکی لە کۆمەڵگەی کوردستانە چکت چکۆر لە فەوزایە ئەژی من ئاوا ئەیبینم یعنی ئەتوانم بیکەم لە دوو فۆرما گەنجە بینم، یعنی تۆ گەنجی کوڕە بینی بەغەیرەس دوای تەکنەلۆجیا و سیارە و پارە و ئەمە کەوتووە و چینەکەی تریشی بە دوای پاروێ نانە کچیش کە ئەبینی مینەش کە ئەبینی گەورەترین کێشە و قەیرە بۆتە ئەوەی کە قەیرانە چۆن زەواج بکات چۆن زوو کەوێتە ژیانی هاوسەرگیریە وەستەکە دواکەوێ بۆی پێی نەوترێ قەیرا بۆی نەکەوێتە بەر تانوتەشەری کۆمەڵگا و بە شێوەیەکی ترکە تۆی بینی جگە لە ئارایشت و جگە لە جوانکارایی و جگە لە تەجمیلکردنەوەی ڕوخسار و شتە زاهریەکان یعنی تۆ هیچی تر لەم کۆمەلگایە نابینیتەوە بەداخەوە. باشە بەڕای جەنابێ ینی کۆمەلگا ناتوانێت بەشدار بێت لە باشترکردنی ڕەوشی گەنجانە بەشدار بێت بۆ مانایی کە ئاڵوگۆڕێک دروستکە بۆ نا کۆمەلگا دەتوانێت ڕۆڵی هەبێ ئێمە گەر سادە سەیری بابەتەکان کەین هیچ کۆمەلگایەک بەقە کۆمەلگەی کوردی ڕخراوی کۆمەلگەی مەدەنیتیانە ئەتوانم بڵێم بە دەگمەن وڵات هەیە یاخود دانیشتوان هەیە هێندەی کوردستان دانشگەی هەبێ زانکۆی هەبێ پەیمانگای هەبێ بە دەگمەن کۆمەلگایەکە دۆزیتەوە هێندەی کوردستان تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامە و گۆڤاری هەبێ بەڵام لە هەمان کاتە هەموو مانگێک هەموو سەری مانگێک کۆنفرانسێکەیە لانی کەم کۆنفرانسێکەیە لە کوردستان لانی کەم کە لە مانگی وایە سێ کۆنفرانسی تی ئاگیرێ جایتر لەسەر هەر پرسێ بێ ئابووری بێ سیاسی بێ کۆمەڵایەتی بێ لەسەر پرسی ژنانە لەسەر پرسی گەنجانە بەڵام سەیری دەرەنجام کە لەو کۆمەلگایە کاتێک کە تۆ بە شێوەگشتەکە سەیری و کۆمەلگایە کەی هێشتا ژن کوشتن زۆرە هێشتا ژن بۆ خۆی شوناسێکی نییە هێشتا موبایلی هەیە بەڵام خۆخۆی خاوەنی نییە خاڵی و باوکی و براکەی خاوەنی موبایلەکەن چونکە ڕۆژانە تۆ لە بنکە پۆلیسەکان و لە دادگاوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بینی چ بێ حورمەتیەک بە ژن ئەکرێ لەسەر موبایل چەندێ شکات هەیە لە دادگاکان لەسەر موبایل چەندێ ژنە کوژرێ لەسەر موبایل کەمە سادەترین شتە کەواتە ژن بۆ خۆی پێگەیەکی نییە ڕەگەزی مینە پێگەیەکی نییە لەو کۆمەلگایە بەڵام کۆمەلگا بە شێوە گشتیەکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەور و تەسیری خۆی ئەتوانێ دانێ وەژن خۆی ئەتوانێ کاریگەری هەبێ چونکە ئێمە گەر باز لە خەبەتی ژنان بکەین حەدیەقەل ئەگەر باز لە پێش سەربەخۆی کوردستان نەکەین پێش ئینتیفاضە قسەی لەسەر نەکەین 24 بۆ 25 ساڵم ڕێکخراوانە کارەکەن لەسەر پرسی ژن بەڵام نەتیجەکەی وەیە بەردەوام ژنە کوژرێ بە حرمەتیەکرێ تەنانەت لە تازەترین سات و کاتە ژنێک بۆی نییە بە ئارەزوی خۆی جلێک بپۆشێ و بڕواتە دەرەوە من نازانم یعنی بۆچی ئێمە لەم کۆمەلگایانە بە هەر جلێک بڕۆیتە دەرەوە هیچ کەسێ تەماشایەکرد ناکە بێ حرمەتیەکت پێ ناکە هۆکارەکەی چییە لە کوردستان تۆ ناتوانی خاوەنیەوە بی بڕیار بی چ ڕەنگێک لە بەرەکەی جا چ دیزاینێک هەڵبژێری خەندان خانم لە سەرەتای ئەم دیمانەیەدا باست لە بێهیوایی گەنج کرد زۆرێک لە شارەزایان ینی ئاماژە بەوە دەکەن دەڵێن گەنجێک کاتێک دەڕوا پەیوەندی دەکا بە ڕێکخراوێکی تێرۆریستیەوە بوونمونەوەکو ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی ئەو بێهیواییە بردوێتی پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە ئایا گەنج دەگاتە ئەو ڕادەی ئەوەندە بێهیوا بێ پەیوەندی بە ڕێکخراوێکی تێرۆریستیەوە بکاوەکو دەیبینین هۆکاری بێهیواییەکە چییە؟ ئایا هەرتەنها سەرنەکەوتنی خۆیەتی لە ژیانی ڕۆژانەیە و لەو پەیوەندیانی لە کۆمەلگاکەدا هەیەی یا فاکتەری تریشان؟ زۆر شت هۆکارەکەەوەی ئەمڕۆ گەنج لە کوردستان بێهیوا بێت بۆ نمونە لە کات و سات و سەردەمێکایە بە سادەترین کات و بە کەمترین کات و سادەترین شێوە گەنج باشترین تەکنەلۆژیای لە بەردەستایە لە وڵاتەیە بینەر و گوێگر و خوێنەری هەموو شتەکانە بە پەرش و بڵاوی بە سەریعی پێیەکە لە هەمان کاتە دەرفەتی نییە ئەو ئەزانێ سیستەمەکە چۆن دائەڕێژرێ ئەو ئەزانێ فۆرمەکە چۆنیە چۆن ئەبێ پێی
سەرپەی خۆی بکەوێ بەڵام خۆ دەرفەتی نییە ئەوە زانێ بەڵێ خوێندن باشە دەبێت پلەی باشی هەبێ و بچێتە زانکۆ و خوێندن تەواوکە پەیمانگا تەواوکە ئەو ڕێچکەکە دەناسێ بەڵام دەزانێ ئومێدی نییە دەیوا ئەمەشی کرد سەرڕایەوەی بۆ کایە کۆمەڵایەتیەکان لە ڕووی ئابووری ئەو هەتا ئێستا دانیشگاتەوەکە بێ بە باوکی یا دایکی بڵێ من لەم ڕۆژانە لەگەڵ کوڕێکی گەنج قسەمە کرد ماستەری هەیە وت منە بێ بە دایکم بڵم پارەمەی تێ بچم پاکە تێجگەرە بکڕم ئیتر چۆن بێ هیوا نابێ سەرباریەوەی لەو کۆمەلگایە ئاین ڕۆڵێکی بەرچاوی گێڕاوە ئاین فاکتەرێکە بۆ بەجاهیلکردنی کۆمەلگا بۆ سەرکوتکردنی خواستەکانی گەنج لە کۆمەلگایە گەنج خواستی هەیە ئێمە ئینسانین ئێمە زانین لە کۆمەلگاکانی ترابینین ئیتر لە دوای 14 و 15 ساڵیەوە ئارزووەکانی خۆی لە هەموو ڕووەکان تێرەکە تەنها ئەوە نییە کە لە ڕووی جنسیەوە تێریکە لە هەموو ڕوویەکی ترەوە تێریەکە گەنج لە کوردستان گەرمایەتی ئەو ناتوانێت بچێت بۆ مەسبەحێک تووشی کولێرە بێ ئەبێ بڕوا بۆ ئاوی دوکان گەنج لە کۆمەلگایە ناتوانێت بچێ وەرزشێ بە دڵی خۆی بکە گۆڕەپانێکی وەرزشی باشی نییە هۆڵی وەرزشیەکان هێندە گرانن شوێنی هەموویان نییە هۆڵەکانی ترکە شوێنی ئەکتیڤیتێتن شوێنی فعالیات و شتی ترن بۆ گەنج لەو کۆمەلگایە لە ئاست خواستی ئەوانانیە لە ئاست گیرفانی ئەوانانیە دروستە چاویلان ڕەنگە من لە وڵاتێکی وەکو نەروی جەژیم چاویلان لێرە وجودی نییە هەر نییە پارکێکی وا جوان وجودی نییە بەڵام مەخابن لە کوردستانە خۆ بۆ هەمووی نییە بۆ نوخبەیەکە بۆ چینێکە ئەو جیاوازی چینایەتیە هۆکارێکی سەریکیە کە وا لە گەنجەکە زۆر نائومێد بێ وەکو تۆڵە سەنگنەوە لە سیستەمی سەرمایەداری لەو نائەدالەتیە تەنها ئەڵتەرنەتیڤی بینێ باوەڕی بە ئایدۆلۆژیە ئاینیەکە نییە بەڵام تەنها ئەڵتەرنەتیڤە بەدیلی تری نییە ئەڕوا بە شوێن ئەم ڕێچکەیە گرێ وەکو تۆڵە ئەمە بەکارێنێ چونکە هێندە پڕە لە هەموو ڕوویەکەوە ئەو پڕە لە ڕووی سیاسیەوە کە زۆر پڕە تا ئێستا ئێمازانین لە کۆمەڵگەی کوردستانە سیاست چەند ناجێگیرە ئابووری چەند ناجێگیرە ئەو کە باوکی لە ساڵێکا سێ موچە وەربگرێ وای بە حاڵی ئەو و لەگەڵەوە شاکە تۆ بەرامبەرەکەی ئەبینێ وەکو خۆی ناژی بۆیە یعنی ئاسان نییە ئەو کێشە چینایەتیە زۆرشتی بە دوای خۆیان هێناوە من کاتێکە لە وڵاتەژیم مدیری بانقێک ئەندام پەرلەمانێک مناڵی وەزیرێک وەکو من بە هەمان قیتار بە هەمان پازەڕوا بۆ شوێنی کارەکەی و بۆ قوتابخانەکەی ئیسفادە لە هەمان ئەو شتاناکە کە من ئەیکەم هەمان دکتۆرمان هەیە هەمان بازارمان هەیە بۆ کڕین و پێداویستی دابینی پێداویستیەکان بەڵام لە کوردستانە من نبینی ئەم بازاڕەهی گەنجە سپیەکانە ئەم بازاڕەهی گەنجە ڕەشەکانە خەندە خانم ئەمان دەکەمە دوا پرسیارم ئاماژەت بە مەسلەی ئاین کرد ئەلبەت لە ناو ئاینیشدا گوتارێک هەیە کە بە گوتاری هاندەری توندوتیژی ناسراوە ینی لەگەڵ ئەوەشدا کە ئەم گوتارە ئامادەیی هەیە لە زۆرێک لە کۆمەلگاکاندا ینی هەرمەرجنی لە کۆمەلگای کوردیدا بێ بەڵام نەمان بینی گەنج وتارێکی بەرپەرجدەرەوەی هەبێ وتارێکی هەبێ کە ڕێگر بێ لەوەی ئەو گوتارە ئاینیایی هانی توندوتیژیەدا لە شوێنێکە ڕابگرێ بۆ من قەنەعەتم وایە لەبەرەوەی گەنج هەر لە خۆیەوە لەو تەمەن و لەو پێگەیە کە نایەتە ناو کۆمەلگا کوڕێکی 18 ساڵ 20 ساڵ یاخود کچێکی 15-16 ساڵ یەکسەر نایەتە ناو کۆمەلگا بە ڕێچکەیەکایەتە ناوم کۆمەلگایە کە پەروەردەیەکە لە دایانگاوە چێتە قوتابخانەوە چێتە پەیمانگا و دانیشگاکان پەروەردەی خێزانی و پەروەردەی قوتابخانە و پەروەردەی کۆمەلگا و یاسا و ڕێساکانی ناو کولتور و ناو یاسا و ڕێساکانی دادگاکان هەموو ئەمانە فاکتەرن گەنجێک پەروەردە ئەکا چۆن بێتە ناو کۆمەلگا تا گەنجێکی سربەخۆ گەنجێک بێ هەست بە تواناکانی خۆی بکە و ئومێدی هەبێ و بزانێ بۆچی ئەژی لە پێناو چیە ئەژی بۆیە تۆ نابینی بەرپەرجدانەوە هەبێ گەنج هیچی تری نییە تەنها لە ناو ساحەکە ئەوەی کە یاری ئەکا ئەوەی کە تۆپەکەی لە قاچایە کێیە حیزبە ئیسلامیەکانن تەنها ئەوان گەنج پەروەردەکەن تەنها ئەوانن گەنج پەروەردەکەن چونکە ئەوان شۆڕ بوونەتەوە بۆ ناو هەموو چین و توێژەکان من کاتێکە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە بینم ئەوان کۆنفرانسەکان تەنها بۆ خەندان و ژیان و سازە و کێوکێیە ئێمە شۆڕ نەبووینەتەوە بۆ ناو چین و توێژەکان هەمووی ئێمە هەر لەسەر ئاستێکی بچوو هەرو کۆمەڵەیە ئەگەر تۆ لە ساڵی 91ەوە بڕۆ
توێژینەوەیەک بکە ڕاستپێردەیە بکە لە ساڵی 91 تا ئێستا کە 2016 گروپێکن ئەم گروپە ئاچنە ناو هۆڵە جوانەکان کۆنفرانسێکی داخراوەکەن یەنە دەورەوە بەڵام حیزب ئیسلامیەکان وانین ئەوان شۆڕ بوونەتەوە چ لە ڕووی سیاسیانەوە لە ڕووی ئەحزابەکانیانەوە چ لە ڕووی ئەندامەکانیانەوانێ لە ناو هەموو گەڕێکێکاندامی خۆیانیانەیە وە چالاکن بەڵام کاتێ مەقسە لەگەڵێکێکی ژنان و کێتی ئافرەتانەکەین نیوەی ژنی کوورەندامی ئەوانە لە واقعیشە چوار ژنیان نییە بێتە سەرجادە کاتێک کارەساتی ئەقوڵقێ کاتی ژنێ بەربارانەکرێ ئێمە سەد ژنی ئەندامی ئەوان نبینین ئیتر واز لە ڕێکخراوەکانی بچووکەکانی تر بێنە واز لە ڕێکخراوە بێلایەنەکان بێنە بۆیە تۆ لە واقع شتێکە وتن شتێکە پراکتیک لە ڕووی پراکتیکەوە حیزبە ئیسلامیەکان کاریان بۆ کردووە ڕۆژانە کار لەسەر عەقڵی گەنجەکەن وە گەنج ناتوانێت بەرپەرچی ئەمە باتەوە چونکە گەنج هیچی پێ نییە ئەوەی شتی پێەیە حیزبە ئیسلامیەکانە پێیاوە مانایە نیە تەواوی زەربی سفرکەین بەرامبەرەکەی بەڵام لە ئاست ئەو پێویستانیە چونکە ئەمە هاوکێشەیەکە زۆرانبازیەکە لە ناو چوارچێوەیەکە کێ ئەبێ قووەتی زیاتر بێت لە مرۆدا حیزبە ئیسلامیەکان قووەتی زیاترە سادەترین شێوە لە زۆربەی گەڕەکەکان هێندەی مزگەوت هەیە لە شارێکی وەکو سلێمانی لە هەولێر گەڕەکەیە هەر ماڵیتیانی هێشتا مزگەوتی بۆ چووە بەر لەوەی جادەی بۆ بچێ بەر لەوەی قوتابخانی بۆ بچێ بەر لەوەی بنکەی تەندروستی بۆ بچێ تۆ لە ماڵەکەی خۆ تاتوانی بە بەرماڵێک کۆتایی بە نوێژەکەت بێنی بەڵام ئەمان دێن دەیان و سەدان و هەزاران مزگەوتیان لە شارەکانە کردوتەوە ڕۆژانی جومعە تەرخانە بۆ حیزبە ئیسلامیەکان خۆ تەرخان نییە بۆ حیزبێکی تر گەنجت بۆ پەروەردەکە خەندان جەزان و سەری کتێبی ئۆکیانوسێک لە تاوان سوپاس دەکەم بۆ خستنە ڕووی دید و سەرنجەکانت زۆر سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ دەرفەکەتان